الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. قال الله سبحانه وتعالى: قل لا يستوي الخبيث والطيب ولو أعجبك كثرة الخبيث فاتقوا الله يا أولي الألباب لعلكم تفلحون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خوێندنەوەی مێژوو گوێگرتن لە مێژووی گەلان و بە تایبەت لە مێژووی گەل و نەتەوەی خۆت ڕابردووەکانی پێشینانی ئەم ئومەتی ئیسلامە و ئەم نەتەوەی کوردە سوودی زۆرمان پێدەگەیەنێ. سوودەکانی خوێندنەوەی مێژووی گەلان و گەل و نەتەوەی خۆت کە چیان لێ بەسەر هاتووە لە ڕابردوودا بە کورتی سێ سوودی زۆر گەورەی هەیە. یەکەمیان دەتکا بە کەسێک کەوا بەرامبەر بە کارەساتەکان نەڕووخەی. مێژوو خوێندنەوە دڵدانەوەیە، دڵت دەداتەوە ئەی گرفتار، کاتێک کەوا دڵن ناڕەحەتە هەر تۆ گرفتار نی. ئەم هەموو کتێبەی مێژوو بخوێنەوە خەڵکانێک لە تۆ گرفتارتر بوون. ئەیستەم لێ کراو دوعا بکە، بپاڕێەوە خوا ڕزگارت کە، خوای گەورە ڕۆژێک ستەمکار ڕیسوا دەکات، دڵنیابە تۆ بە ئازادی و سەربەخۆیی خۆت دەگەی. پەروەردگار بەردەوام لە قورئانە هانمان دەدا و دڵنەواییمان دەکا لە کاتی گرفتاری و نەخۆشی و ناخۆشیدا مەڕووخێ. ئەوە هەر تۆ نی، ساتانێک دوعای خێر بکە، پەنا بۆ پەروەردگارت بەرە، خۆت ڕاگرە دەرگای ڕەحمەتی خوا لە ئەو پەڕی تاریکی شەوە لەوە چێ لەسەرت بکرێتەوە و گزینگی ڕۆژی بەسەردا بێ. کاتێک کە قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەخوێنیتەوە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 140دا کە وەکو مفەسرین دەفەرمون ئەمە بۆ دڵدانەوەی سەحابەیە لە جەنگی ئوحوددا. بەڵام قورئان گشتگیرە، واتە بۆ هەموو ئوممەتە هەتا ڕۆژی قیامەت. دەفەرمێ: ئین یەمسەسکم قەرح فقد مس القوم قەرح مثله. ئەگەر ئێوە بەرتان کەوت ئازاری برینێ، قەرح ئەوەیە ئەو ئازارەی لە دوای برینداربوون تووشیت دەبێت. ئەگەر بەسەرتان هات برینداربوونی جەستەیی، برینداربوونی ناخ و دەروون، ئازارە دەرونی و جەستەییەکانتان تووش هات، ئەوە دڵخۆشی خۆتان بەوە بدەنەوە مێژوو بخوێننەوە، سەیری ڕابردووکەن. خەڵکانی پێش ئێوەش ئاوایان لێ بەسەر هاتووە، تووشی هەمان شت بوون، سەیری وشەی مثله، ڕێک وەکو تۆ گرفتار هەیە. ئەگەر تۆ ئازارت هەیە، یەقینت هەبێت لەو ساتەی تۆدا خەڵکی تریش ئازاری هەیە، و لە پێش تۆدا خەڵک ئازاری هەمان ئازاری بینیوە، مەڵێ ئەو ئازارە بەس بە منەوەیە، ناوانییە. ئەگەر تۆ کێشەی خێزانیت هەیە و هاوسەرت خراپە، منداڵەکانت باش نین، یەقینت هەبێ خەڵکانی تریش مثله وەکو تۆوان هاوشێوەت هەیە. ئەگەر تۆ دڵبەخەمی، خەڵکی تریش دڵبەخەم هەیە. ئەگەر تۆ قەرزاری، دڵنیا بە خەڵکی تری قەرزاریش زۆر لە پێش تۆدا هەبووە و ئێستاش هەیە. وتیلکە الئەیام نداویلها بین الناس. ئێمە چەرخی ڕۆژگار دەسوڕێنین. ئەمە دڵدانەوەیە، دڵنیا بە ئەم بارودۆخەی تۆش تا سەر نابێ. بە خوێندنەوەی بەسەرهاتی ڕابردووەکان دڵنەواییت بۆ دێ، ئەم ڕۆژگارەی تۆش تێدەپەڕێ. وليعلم الله الذين آمنوا. لە کاتی سەختیەکانی ڕۆژگارە دڵنیا بە یەکەم ئیمانداری بە حەق دەردەکەوێ، خاوەن مەبدەء و بیر و باوەڕ دەردەکەوێ. لە سەختی ژیاندایە ئەوەیە کە تۆ پشت لە پەروەردگارت ناکەی، پەنا بۆ حەرام نابەی. خەڵکانێک دەناسن کە الحەمدولیلا ئێستا خەڵکی پێشکەوتون، وەڵڵاهی دەیگوت لە کاتی گرانی نەوەتەکاندا ئێوارە خێزانێکی زۆر بووین، باوکی خاوەن پێداویستی تایبەت بووە، کارمەندی مزگەوت بووە، بە موچەیەکی زۆر کەم چوینەوە، ئەو هەموو ڕەشە خێزانە نانمان لە تەشتی ماڵان نەبووە، بە برسێتی خەوتوین.
ئەو سەرەتای نەوەتانە کە خەڵک دەبوو بە چەکداری ئەو بۆ فەردەیەک نان بەکوژ دەدرا یان خەڵک خەریکی سیم دزین و کارەبا دزین و ئەوانە بوو وتی هەموو جار ئەو باوکە بە قەناعەتەمان دەیگوت ڕۆڵە گیان ڕوو لە خوا بن ڕۆڵە گیان ئەم تەنگانەیە تێدەپەڕێ خەڵک مەکوژن خۆتان بۆ خەڵک بەکوژ مەدەن ئەهلی مزگەوت بن بە پارەیەکی کەم چۆک دامەدەن ئەگەر چەند دینارێکی کەم بێ حەماڵیتان کرد بێ بیکەن بەڵام خۆ ڕاگرن وتی خۆمان ڕاگرت و دوایش هەمومان پێگەیشتین سوپاس بۆ خوای پەروەردگار لە تەنگانەدایە کە تۆ ئەهلی ئیمان و مەبدەت هەیە یان نا وَلْيَتَّخِذَ مِنكُمْ شُهَدَاء کەسانێکی شەن دەگەنە بلەی بەرزی شەهیدی کە تۆ نەخۆشیەکەت چاک نابێتەوە پێی دەڕۆی ئەوە لەوە چێ لای خوای گەورە تۆ هەڵبژێردراو بی ئەوە پلەی شەهیدیت بەنسیب بێ مردن بە شەهیدی و بە سەربەرزی زۆر باشترە لەوەی بە کۆیلایەتی بژی و 1000 ساڵ تەمەنت بێ کە ناژبێ والله لا يحب الظالمين ئاگادار بە لە تەواوی ژیانتدا گرنگەوەی ئەستەمکار نەبی بۆ هاتنە دەرەوەی خۆت لە چاڵێک چاڵ بۆ خەڵکی تر هەڵمەکەنە کەستەمیش لێکرا مەڵە خوای گەورە چی لەو زاڵمەی من کردووە نا هەر ئەوەندەی کە خواستەمکاری خۆش ناوێ گەورەترین عقوبەیە والله لا يحب الظالمين جا لەمە قورستر هەیە پەنا بەخوا کە خوا ناوی تۆی ڕەش کردەوە لەو کەسانەی کە خۆشی ناوی ئیتر هیچ عقوبەیەک لەوە گەورەتر نییە با پاشای هەموو دنیابی هەر وەختێک ستەمت لێکرا ئەم ئاەتە قورئانێ بخوێنەوە بڵێ سوپاس بۆ ئەڵڵا کە من ستەمکار نیم خوا لە دەستی ئەو ستەمکارە ڕزگارم کەی و داوا مەکە ئەوەی کەوا گەڕ و گول بێ و بە خاکا بڕواتە خوارەوە چونکە ناوی چووە قایمەی ئەو کەسانی کە خوا خۆشی ناوێ ئیتر ئەوە لە هەموو عقوبەیەک گەورەترە پەنا بەخوای پەروەردگار بۆیە ئێمەش چەند وتارێکە لەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لەگەڵ جەنابتاندا مێژووی گەلی خۆمان دەخوێنینەوە مێژوویەک لە لوتکەی تاریکیەکەی داوەرمان گرتووە بە تەواوی مێژووی گەلی کورد لە کارەساتی ئەنفال قورستری بەسەرانە هاتووە دڵنیابن کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالماندا هەڵبژارد لە نووسینی مامۆستا عارف قوربانی گەیشتینە ئەڵقەی شەشەم لە بەشی شەشەمدا باسی ئەوە دەکەین ئەنفالی ژن و منداڵ کرا ئەم ژن و منداڵە کە بە پێی هەموو پەیامی ئاسمان و هەموو یاسایەکی سەرزەوی دەبێ بپارێزرێ لە هیچ بارودۆخێکا نابێت دەستی بۆ ببرێ لە ڕابردوودا بەس فیرعەون ئەو کارەی کردووە کە دەستی بۆ ژن و منداڵ برد و ڕەحمی پێ نەکردن منداڵی سەر بێشکەی سەردەبڕی دەیکوشتن لە سەدەی 20دا بەس بەعسیەکان بە کوردیان کرد کە ئەنفالیان کرد لە سەدەی 21 و ئەم ڕۆژگاری کە تێیداین بەس ڕژێمی سەهیۆنی زایوێنی بەسەر منداڵ و ژنی غەزەی دادێنێ ئەم دەقەیە کە ئێستا من قسە بۆ جەنابتان دەکەم بە پێی راپۆرتی تازەی نەتەوەیە گرتوەکان بێجگە لەو هەموو هەزاران منداڵی شەهید بوون ئەو خوێنە پاکەیان ڕژاوە 14,000 منداڵ ڕۆژانە لە برساندا لە ئان و ساتی ڕوعدەرچووندایە کە ڕژێمی زایوێنی هەر چوادەوری تاوق کردو ناهێڵێ حج جۆرە یارمەتیەکیان پێ بگە ئەوەی کوشتوویەتی دەیکوژە ڕۆژانە 14,000 منداڵ چاوەڕێی یەک تۆش شۆربایەکە کە بەریکەوێ کە بەریشی ناکەی و ڕۆژانە لیان هەڵدەوەرێ ئەم کارە ساتە بەس ئەم سێکاتە بووە فیرعەون بەعسیەکان بەسەر کووردا سەهیۆنی بەسەر ئەهلی غەزە و فەلەستیندا خاتون نێرگس لە بەشی پێنجەمما باسمان کرد وتمان باسی ئەوەی بۆ کردین شەوی سێیەمی تۆپزاوایان بوو نیوە شەوە و دەرگاکە کرایەوە و منداڵەکانیان برد ئەڵێ ئەو کاتەی 5 منداڵی کۆرپەی خۆم نەجیبە و گوڵەباخی ساڵحی برام کە براژنەکەشمیان برد و منداڵەکانی دابڕان ئەو دوانە لای من هێرۆی کچیش و براکەشم واتە 8 منداڵ کە منداڵەکانیان بردن و بە شەق لێیاندام و بە پرچ فڕێیاندامە ئەو لاوە یەقینتان هەبێ دەڵێ لەو کاتەدا هەستم کرد دەماری دڵم لەگەڵیان هاتە دەرێ هەستم کرد دڵیشم ڕۆی لە ناو جەستەمدا نازانم چۆن نەمردم ئەو کاتەی کەوا بردیان نەدەرەوە بە گریانی منداڵەکان و هات و هاواریان دەمانزانی لە قاعەیەکی نزیکن زۆر دوور نەخراونەوە نان بردوونە دەرەوەی تۆپزاوە ئەڵێ وەڵڵاهی درۆ ناکەم ئەگەر بڵێم لەناو ئەو هەموو هەزاران منداڵەدا دەنگی گریانی منداڵەکانی خۆم دەناسیەوە بەڵێ ڕاستە دایک ئەوەندە لەگەڵ کۆرپەکانی خۆی تێکەڵاوە ئەڵێ هەر دەقەیەکمان بە ساڵێک دەڕۆیشت تەواوی ئەو هەموو ژن و منداڵە هاوار دەکات لە هەموو قەعەکانەوە بۆ منداڵەکانیش بۆ من دایکەکانیان
سعاتمان پێ نییە و هیچیان پێ نەهێشتوین، بەڵام وازمە زندە دەکرێت 2 سەعات دوای ئەوە دەرگاکە کرایەوە، بە لێشاو منداڵەکانیان هێنایەوە. ئەڵێ ئەو دیمەنە قەت ناتوانێت کەس دوێنەی بکە ئەوەی خۆی نەیبینی بێت، چۆن ئەو منداڵانە ملی خۆیان دەشکان بەسەر یەکا دەکەوتن و هەر یەکە بۆ لای دایکی خۆی ڕاکە، خۆیان دەنووسان بە باوەشمانەوە، خۆیان دەخستە ژێر کراسەکانمانەوە. واللهی لەو ساتەوە تا ئەو ساتەی بەربووین و هاتینە ماڵەوە، هەر وەختێ تەقەی دەرگای سجنەکە هاتایە جەلادەکە بیکردایەوە، هەرچی مناڵ بڕای دەکردە باوەشی دایکیەوە، خۆیان بە سنگمانەوە دەنووسان، وایان دەزانی جارێشکە دایان بن، ئەوەندە ترس و تۆقینیان بۆ هاتبوو. هەر ئەو ڕۆژەی کە هێنانەوە شەوەکەی منداڵی وا هەبوو زراوی تەقی بوو، دەست بەجێ لە ساغی جەڵدەلی دەدا و دەمرد، هەبوو لە دوو بز لە ساغیە سەیرێکی دەکردی و دڵی دەوەستا و دەمرد، ئەوەندە ترسێنرا بوون. منداڵی وا هەبوو لەو ساتەوە تووشی فێ بوو، کەفێکی سپی فڕێدەدا و چاوی سپی دەبوو لە باوەشتا دەبورایەوە. لە هەمووی ناڕەحەتتر ئەوە بوو منداڵانێکیان هێنا لامان کە هی قاعەکانی تر بوو، ئەوان بە کۆمەڵ هێناویان نەژوورەوە، مناڵی وا هەبوو نەچوو بۆ لای دایکەکەی خۆی بۆ قاعەکەی تر، ئەو منداڵە دایک بە دایک دەگەڕا و سەیری دەکردن دایکی خۆی لەوێ نییە، چه هات و هاوارێکی دەکرد، لە باوەشمان دەگرت تا دوو بزیش لەگەڵماندا بوون بە بێکەسی مایەوە، باوکی ئەنفال دایکیش دابڕا و منداڵێک کچۆڵەیەکی 5-6 ساڵانە بەبێ دایک بەبێ باوک. ئەو شەوەمان شەوی سێمی تۆبزاوە بەو عەزابە کردەوە، دنیا ڕووناک بەوەیەکی 1 سەمونی ڕقی تریان داینێ، دەرگاکەیاندا نەخستەوە گەڵابەیان هێنا و سواریان کردین بردیانین بۆ دووبز. ئێمەیان بار کرد بۆ دووبز کە سەربازگەیەکی کۆن بوو لە نزیک قەزای دووبز، هەر لە نزیک ماڵەکان 34 قاعە بووە، زیاتر لە 25,000 ژن و منداڵی کوردی تێکراوە. دەڵێ ژن و منداڵەکان کە لەوێ یەکترمان دەبینی لەو قاعانەدا خەڵکی کەلار و کفری و کوڵەجۆ و سەنگا و قەراغ و ئاغژەلەر و دواتری شەندێکی خەلیفان و منتیقەی سوورچایەتیشیان هێنا، هەمویان تێکەڵاو کردبووین. 11 ڕۆژی ڕێک بوو لەو ڕۆژەوە کەوا گیرا بووین لە 4 ڕۆژی دووبزیشا، 11 ڕۆژ تەنها 1 سەمونی ڕقمان خواردبوو، نەفەری 1 سەمون، 11 دانە شەو ڕۆژ بەس تەنها لە 24 ساعاتە 1 سەمونی بچووک، ئەویش بە ئەنقەز وا ڕق کرابەوە. لە ڕۆژانی دواترا فێر بووین بە دیوارەکەمان دەشێشایان بە بەردێک دەمان کوتاوە دەمان کردە ئارد و دەمان خستە سەر دەممان و بە ئاوە دەمان خوارد، قون نەدەدرا و دەیانت نەیدەبڕی. بۆیە کە ئەو ئافرەتانەی کە منداڵی بەرمەمکانەیان پێبوو کە بگیرین منداڵانیشی زۆر بە بەرمەمکی دایکیانەوە بوون، ئەو منداڵانە وەکو گەڵای داری پاییز یەک بە یەک دەمردن، چونکە دایکەکە هیچ شیری تێدا نەبوو، هیچ شتێکیش نەبوو بڵێ قەنداغێک شەکرێک شتێک بکەیتە دەمیەوە، حتا بەیانی مەمکی ئەو دایکەی دەمژی وەکو مەمکە وشکە هیچ شتێکی تێدا نەمابوو، چونکە دایکەکە لە 24 ساعاتە 1 سەمونی ڕقی خواردبوو. بۆیە بەردەوام هەر وەختێکت دەزانی و شیوەن بەرز دەبەوە دایکێک هاواری دەکرد و خوا مناڵەکەم مرد، کاتێ مناڵە مەلۆتکەکەی لە باوەشیا دەمرد یەک پارچە هەموو دەستمان دەکرد بە گریان، چونکە هەبوو ڕۆژی پێشتر منداڵەکەی مردبوو، برینەکەی دەکولایەوە، هەبوو منداڵەکە لە باوەشیا بوو چاوەڕێی مردنی بوو، چاوەڕێی ئەوەی دەکرد بەیانی ئەمیش جەرگ سوتاو دەبێت، ئەویش دەستی دەکرد بە گریان. ئەمجا بانگی حرەسەکانیان دەکرد و حرەس دەهاتن دوو پاسەوانی بەر دەرگاکە و منداڵە مەلۆتکەکە هەتا گەورەکان تا 7 ساڵیش کە دەمرد وەریان دەگرت و دەیان برد. ئالەو کاتەدا دەڵێ منداڵێکی زۆر مردن، ئەسپێش لێی داین، ئەو قاعەی کە ئێمە بۆی چووین قاعەکانی دووبز کۆنە سەربازگەیەکی کۆن بوون، ئەوەندە پیس بوون، دیار بوو پێش ئێمەش خەڵکیکەی تێدا عەزاب درا بوو، ئەوەندە پیس بوون کە گەیشتینە ئەوێ هەموو حەشەراتێک لێی داین. والله ئەوا سێری دەستی خۆم و منداڵەکانم دەکرد ئەسپێ لە شەو بە بەردەستا دەڕۆی. من جارێن لە لادێدا ئەگەر منداڵەکەم ئەسپەیەک لە سەریا بۆ ئاخێرا بۆم دەکوش بە شانە ئاخێرا دەمشت بە مادەی پاکەرەوەم بەکاردێنە، بەڵام لەوێت چی لێ دەکەی؟ بە لێشاو ئەسپێ لەبەرمان دەڕۆیشت، لەشیم خۆمان و بە تایبەت منداڵەکان کە ناسک بوون، ئەوە هەفتەیەک پێشتریش لە ئاوایی خۆمان و 11 ڕۆژیش ئاو بە لەشیان نەکەوتووە، برین لە لەشیاندا دروست بوو، برینەکان دروست بوون و منداڵ حتا بەیانی لەشی خۆی هەڵدەکڕاند و برینەکەی هەڵدەکەند و خوێن بەدەستیا دەهاتە خوارەوە، حتا بیخوراندا زیاتر برینەکە پێوە دەچوو، بۆ ئەوەی کەوانی نۆکەکانیان مەجای خوراندنی نەمێنێ، خۆنی نۆک بڕیژ نییە و هیچیشیان نەدەداینێ ئەو زاڵمانە. وەڵڵی هەر هەژ منداڵەکە پێنجی خۆم و سیانی ئەمانت کەلام بوو
هەموو نینۆکەکانم بەددان بۆ کردوون بەددانی خۆم یەک پەنجەکانم دەخستە دەمەوە و بەددانەکانم نینۆکەکانم بۆ کردوون ئەو برینانم ئێستاش لەبەر چاواڵە منداڵەکانم ئێستاوانی کەوا ماون گەورن دایمە سەیری پشت و لەشیان دەکەم تخوا بزانم برینەکەی پێوە نەماوە هەل وێنەکەم لەبەر چاودا ناچێت هەموو نینۆکەکانیانم بەددانەکانی خۆم بۆ کردن یەکێک لەو حارەسانەی کەوا ئەو کاتانی کەوا منداڵەکان دەبرد حارەسەکان دەیان برد بیهێنە بەر چاوت بەڕێزم چه حەسرەتێکە دابڕانی دایک و باوک لە منداڵ هیچ حەسرەتێک بەقەدر ئەوە قورس نییە من و تۆ زۆر جار منداڵەکەمان سەفەرێک دەکا بە تارە دەڕوە بە سارە دەڕوە ئەچێ بۆ سەفەرێکی خۆش ئەچێ بۆ سەفەری عیبادەت و حەج و عومرە کە خواحافیزی لێ دەکەی بڕواتان هەبێ بۆ پیاوی بەزەی وەکو جەنابتان دڵت پڕ دەبێ کە بۆ خۆشیش دەڕوە دابڕان خواحافیزی هەر بۆ خۆی زەحمەتێکی زۆری هەیە ئێستا حاجەکانمان وا بەڕێ دەکەون خوای گەورە بیان پارێزی و عیبادەتیان قبول بێ و خوا بە نسیب ئێمەشیکە سەیرێکە کە سوکار بۆیان دەگریا خۆ بۆ سەفەری عیبادەت و خۆشی دەچێت جا تۆ بیهێنە بەرچاوت دایکێک منداڵەکەی لێ وەرگری منداڵێکی کۆرپەی جوانی مردوو لە باوەشی دەربێنی ئافرەتێک بەبێ مرد بە غەریبی لە بێکەسی لە بێدەسەڵاتیدا ئەبێ ئەوە چ وێنایەکی زەحمەت بێ ئەوانە بەس پاداشتان لە قیامەتە بۆیە دەبێ قیامەت هەبێ هیچ هێزێک نییە قەرەبووی ئەوانە بکاتەوە لە دنیادا إلا بەهەشتەکەی خوای پەروەردگار نەبێ أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵێ ئیماندارانی بەڕێز خوێندنەوەی مێژوو گوێگرتن لە بۆ ئەم بابەتە مێژوویانەی میلەتی خۆمان و گەلانی شەوساوەی جیهانیش یەکەمیان وتم باسی ئەوەت بۆ دەکا گەشتبین بە بەژیان خوا دەرگای ڕەحمەتت هەر لێ دەکاتەوە هەر بەتەنها تۆ گرفتار نی دووەمیان پێت دەڵێ ئەگەر ستەمت کردووە تا فرسەتت لەبەردەستایە دەرز لە ستەمکاری ڕابردوو وەرگرە تەوبە بکە ئەگەر دوو لە ڕووی ئەوە کەسێکی ناخپیسی بزانن ناخپیسەکان لە ڕووداوەکان و بیرەوەریەکاندا دەیخوێنێەوە چیان لێ بەسەر هات ئەگەر خۆ بەزلزانی ئەگەر حەسوودیت هەیە ئەگەر کەوا دەستت هەیە لە تێکدانی ماڵی خەڵکدا ئەگەر ماڵی خەڵکت خواردووە خۆت بە براوە مەزانە فرسەتێک وەرگرە چونکە دوا ڕۆژی ڕووداوەکان دەبینی ئەو ستەمکارانە چیان لێ هاتووە مێژوو فێری ئەوەت دەکا سێمیان دەتکا بە کەسێکی هیممەت بەرز جاران میلەتی کوردی ئێمە ڕۆڵەکانی هەمووی ئاشنا بوو بە ژیانی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە ژیاننامەی پێغەمبەرانی دەخوێندەوە دەبوو بە کەسێکی بە هیممەت حتا تەنانەت ئەو ئەفسانانەی کە دەخوێندرانەوە بەس باسی پاڵەوانەکان بوون گەنجەکانی ئێمە حەزیان بە پاڵەوانیەتی دەکرد باسی داستانەکانی پێشمەرگە و قارەمانیەتی سەرکردەکانیان دەکرد دەیانگوت ئەوەندە گیانفیدان گەنجی ئێمە ڕۆحی خۆی بە قوربانی خاک و نەتەوەکەی دەکرد ئەی ئێستا چی ئێستا گەنجی ئێمە بە کوڕ و بە کچیەوە وەڵڵا سەیری فیلم و تورکیەکەی کردو کە ئەو ژەهرە دەهێنرێتە ناو ماڵەکانمانەوە خەتای خۆتە بەڕێزم ئەگە بێڵی ئەو کەناڵە لە ماڵەکەت دابێ کە ئەو فلیمە لێ دەدرێ ئەوە ماڵ و منداڵەکە لە ناو دەبا ئەوەی کە دین حرامی کردووە لەبەر خۆتە وەڵڵا کوڕەکە وای لێ دێ کچەکە بەس بگریە ئەوەی ناو فلیمەکە خیانەتی لێکرا و عاشقەکەی وازی لێهێنا و متمانی تەنانەت بە ژیانی هاوسەریش نامێنێ بۆ ئێوە هەموو تەلاقە هەیە کەس متمانی بە کەس نەماوە ئەوەندەی خیانەت بینیوە هیممەت کووە یاخوا لێمان نەقەومێ ئەو قارەمانانەی قەدیمت دەست دەکەوێتەوە هیممەتی گەنجی ئێمە هەمووی بێتە یاری من ناڵێم وەرزش خراپە ببێتە یاری تۆپی پێ و فڵان یاری چێ ئەوەندە گۆڵەی کرد و فڵان تیپە لەو سەری دنیا بردیەوە بەبێەوەی کەس حساب بۆ تۆ بکە هەموو هیممەتت ئەوە بێ ناوی دوو سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەزانی ناوی دوو پیاوی قارەمانی مێژوەکەی خۆن نەزانێ بێت چه هیممەتێکت هەبێ ئێمە ئەم ساڵەمە شەشەمین ئەڵقەی ئەم زنجیرە باسێ ئەمجا خەڵکێک بە ئاگادێتەوە وەڵڵاهی مامۆستا نەمزانی و میلەتەکەم ئاوای لێکراوە ئەو میلەتە هیممەتی هەبوو جارش کەش زیندوو بووەوە ئەو تاقانانەی ئەنفال بەبێ دایک و باوەک بە منداڵی گەورە بوون ئەلحەمدولایە ئێستا کەسانی زۆر گەورە و پێشکەوتون لەسەر قاچی خۆیان وەستاون ئەوە هیممەتەکە هەبوو ئێمە دەیانەوێت بێ هیممەتمان کەن بۆیە لەگەڵ مێژووی خۆتاندا بن دەچینەوە سەر باسەکەمان و خاتون ئێرگز دەڵێ یەکێک لەو سەربازانەی کەوا پیاوێکی باش بوو ڕەحم و بەزەیی لە دڵیا مابوو کەسێک بوو دڵنەوایی دەکردین کابرایەکی تورکمان بوو خەڵکی کەرکووک بوو ناوی هادی بوو چاو لێ بەڕێزان
هەموو دێڕێکی ئەو کتێبەی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا بۆیەوە بە خاوی لەسەری دەڕۆم زۆری پێدەچێت چونکە هەمووی دەرسێکە دەکرێت جەنابەت ڕۆژگاری ژیان بتخاتە دەستگایەکی خراپەوە بەڵام هەوڵ بدە بۆ ناوی خۆت بۆ قیامەتی خۆت ئیلا دەتوانی چاکەیەک هەر بکەی لە هەر شوێنێکابی کوڕە بە فرسەتی بزانە بەڕێزم دنیا هەر ئەمڕۆی نییە بەیانی و دوو بەیانیشی بە دووادایە لەناو ئەو هەموو جەلادەدا ئەوەتان مێژووی کورد ئێمە باسی دەکەین ئەو هادیە ئێستا چۆتەوە بەربارەگای خۆی کابرایەکی کوردیش نەبووە تورکمانێکی کەرکوچی بووە دەڵێت زۆر دڵنەوایی دەکردین ئەگو خوشکەکانم کچەکانم بە ئیزنی خوا دەرگاتان لێ دەکاتەوە هیممەتتان هەبێ دەرگای ڕەحمەتی خوا فراوانە بەڵکو لێبوردنێک دەرچێ بەڵکو مێردەکانتان پێشەوە ڕۆیشتنەوە بۆ ماڵەوە دایمە دڵخۆشی دەداینەوە پیاوێکی ڕازگۆ بوو لەگەڵماندا ئافرەتەکان کە ڕۆژانە منداڵی زۆرمان لێ دەمرد و دایان بردن وتمان کاک هادی ئەو منداڵانە توخوا چی لێ دەکەن وتی وەڵڵاهی ناتوانم درۆتان لەگەڵا بکەم وەڵڵاهی سەربازەکە دەستیان دەگرێت پەلی دەگرێت و فڕێ دەداتە ئەو دیوسیمەکەوە فڕێ دەداتە ئەو دەشتە لەوانەیە هەر سەگ و چەقەڵ و گورگ بیخوا ئەڵێ کەوای ود ئەو قسەی کرد هەرچی دایک هەبوو لە ڕۆڵەڕۆیدا بوو بە چگریانێک ئەمجار دایکەکان بڕیاریاندا هەر کەسێ منداڵی بمرێ ومێوەمان زانی دایان نێژن و بە خاکیان دەسپێرن بەخوا منداڵەکەم نادەم ڕێژەیەکی زۆر منداڵی مردوو لە ناو باوەشی دایکەکاندا مابەوە منداڵانێکیش بەوە زیاتر مردن کە ئەو ئەسپێ و حەشەراتە لێداین دەرمان ڕشێنێکیان هێنا دەرمانی ڕشان ئەوەندەش قاعەکە گەرم بوو سەرەوەی جەمەلۆن بوو دەرمانەکە بوخاری کرد لە ناوماندا منداڵ دەستیان کرد بە ڕشانەوە و سکچوون هەمووی کوشت لەو کاتەشا سوورێژش بڵاو بەوە لە ناو منداڵە بچووکەکاندا بە هەموو شێوەیەک منداڵی دەکوشت ئەو کاتێک کە دایکەکان منداڵی مردویان هەبوو 2 ڕۆژ بوو 3 ڕۆژ بوو سەربازەکە دەهات لە باوەشی بۆی دەرنەدەهات ئەیگو بەخوا نایەڵ مستەقبی خوا لەو دەشتەیە قاعەکە پڕ بوو لە بۆنی منداڵەکان بۆنیان کرد ئەوەندە گەرم بوو ئەو جەمەلۆنەی سەریش و ئاگر دەباری و هیچ فێنکەرەوەیەکی تێدا نەبوو منداڵ لە باوەشی دایکی خەریب و کرم لێی دەدا ئالێرەدا وتارەکە ڕادەگرم باسی یەک ئاەتی قورئان دەکەم سبحان الله ئەم قورئانە ئاماژە بە هەموو شتێک دەکات پێمان دەڵێ گۆڕ ئارام بەخشە لە سوورەتی المرسلات لە ئاەتی 25 و 26 دەفەرمێ ئەلم نەجعل الأرض کفاتا ئەحیاء وأمواتا خەڵکینە من ئەم زەویەم بۆ نەجێڕاون خوا دەفەرمێ بە کیفاتا واتە لە ئامێزگر لە ئامێستان دەگرێت بە زیندویی و بە مردویی ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێ بێ گەورەترین مفەسیری قورئان دەفەرمێ لە تەفسیری ئەمایەتەدا دەفەرمێ زەوی لە ئامێستان دەگرێت المەساکن والمەنازل بە ماڵ هاتۆ لە هیچ شوێنە ئۆقرە نییە کە دەچێەوە ماڵی خۆت دڵت خۆش دەبێت ماڵەکە لە ئامێزت دەگرێت دووەمیان دەفەرمێ بۆ مردووان القبور گۆڕەکان لە ئامێزت دەگرن بۆیە لە ئیسلامدا ئەگەر ڕۆژی ئینشاءالله ئەم ئیسلامە حاکم بێ ئەبێ هەموو مرۆڤێک دووشتی هەبێ ئەبێ هەموو مرۆڤێک ماڵی هەبێت لە وڵاتی خۆشی دابێ لەو خاکەی کە لێی دروست بووە و هەموو مرۆڤێکیش دەبێت گۆڕی سەر بە خۆی هەبێ بۆیە لە ئیسلامدا گۆڕی جەماعی حرامە و قەدەغەکراوە کۆمەڵە خەڵک بە کۆمەڵ بنێژرێن ئەبێ هەموو مرۆڤێک گوڵکۆی خۆی هەبێ شێلی قەبری خۆی هەبێ ئەو کاتە هەم مردووەکە شوێنی دیارە هەم خاوەن مردووەکە زیندووەکە ئیسراحەت دەکا سبحان الله کە شوێنەکەی دەبینێ مردووەکەی شوێنی هەیە ئیسراحەتێک بە دڵ و دەرونیا دێ بۆیە دەبینی ئەو ئەنفالانە ئەم کەسوکارە ئازیزەی ئەنفال ئەو هەموو ساڵە 80 چاوەڕێی ئێسق و پرووسقی کەسوکاریانن ئەڵێ وەڵڵاهی لە تورەکەیەکا بۆم بێننەوە لە شارەکەی خۆمان لە خاکی خۆمان بینێژن ئیسراحەت بە دڵ و دەرون مادێ خۆ تازە و هەر مردووە لە هەر شوێنێکی دنیادا بێ بەس ئێسقانەکەی ماوەتەوە کەچی ئەو کەسوکارە 80 ئەزانێنە مردووە هەموو ڕۆژێ دڵ بریندارە کە ڕوفاتەکەی بۆ دێننەوە ئیسراحەت بە دڵیا دێ بەڵام یا ڕەبی ڕووی ئەوانە ڕەش بێ کە چەند ساڵە لە بەغا کوردن لەسەر شەڕە کورسی و پارە خواردن تەنانەت ئاهی ئەوەیان نییە کە سوکاری ئەنفالەکانیش بێننەوە لە کوردستانیشا لەسەر شەریکاتی پارە و پارە خواردن هەر ئاهی کە سوکاری ئەنفالیشیان نییە یا ڕەبی خەجاڵەتی دنیا و قیامەت بن ئەوانە نەفرەتی ئەم مێژووی میلەتیان لێیە کەس من نوێنەرم بۆ چێ لە بەغا چەند ساڵە 20 ساڵ زیاترە تۆ لەوێ دەسەڵاتی گەورەت هەیە نەتوانیوە چەند ئازیزێک ئێسق و پرووسقەکانیان بدۆزیتەوە بە کەسوکاریان شادکەیتەوە گوڵکۆیەکیان هەبێ بۆیە ئەو خەڵکە دڵی وا بریندارە بەڵێ عەزیزانی خۆم مردوو لە گۆڕە ئیسراحەت دەکا کەسوکاریشی ئارامی بە دڵ و دەرونی دادێ
بۆیە دەبێت دایمە دوعامان ئەوە بێ یا ڕەبی خوا لە دنیادا بێماڵ نەبین دایمە دوعا بکە خوا بێماڵ نەبم بەخوا کەماڵن نەبوو خاکی ئەو نیشتیمانە بێ خۆت نازانی ئەو خاکەش کەماڵەکەتی تێدا دەبێت لە شاری خۆتا بێ لە وڵاتی خۆتا بێ هەموو ئەوانەی لە ئەوروپان لەگەڵیانە دانیشتم هەیە 25 ساڵە لە ئەوروپای ئەڵێ وەڵڵی مامۆستاخانێکی 100 مەتریم هەیە لە سلێمانی بەس دڵم بەوە دەکرێتەوە لە هەولێر بە هەمان شێوە لە دوهۆک هەروە زانم ئەوە ماڵەکەمە ئەو هەموو ساڵە بە غەریبی هەز بە غەریبی ئەو وڵاتە دەکەم کە هەموو خزمەت گوزارێکیش پێشکەش کردوم کە ئەمن و ئەمانی دینی و ژیانی پێبەخشیوم ئەوروپا شوێنی ئیسراحەتە ئازادی ئاینی زۆرە زیاترە لێرە بەڵام دەڵێ حەرز بە ئارامی ناکەم ڕاست دەکەی چونکە تۆ لەم خاکە دروست بووی ئەمە دایکتە ئەحیاءن دەبێ هەر ئەم خاکە لە ئامێزت بگرێ و ئەمواتەن بەخوا کە مردیشی دەبێ هەر ئەم خاکە لە ئامێزت بگرێ بڵێ خوا بێگۆڕیش نەبم یا ڕەبی خوا بێماڵ نەبین بێگۆڕ نەبین ئەو دوعاز دایمە بیکەن فێری بن بۆ هەموو نەتەوەکەی خۆمان و گەلانی دنیاشی بکەین با بزانین ئەم منداڵانە لە باوەشی دایکیاندا بمردووی ڕۆژ بە ڕۆژ منداڵ دەمرێ و دایک دڵی بڕوانادا تەسلیم بە جەلادەکەی بکە و فڕێداتە بەردەمی سەگەکانی دەرەوەی سیمەکە چێ دەبێتە پاڵەوانی ئەو چیرۆکە چێ دەبێتە مەردی مەیدان چەند منداڵ مردن لە دووبس چیان لێکرا بۆ وتاری داهاتوو ئینشاءڵڵا لەگەڵماندا بن لە ئەڵقەی حەوتەمە درێژە بەو باسە لە مێژووی گەل و نەتەوەی مەزلومی خۆمان دەدەین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی زیاترمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا هەر کەسێک پاکە لەگەڵ خاک و نەتەوە و وڵاتی خۆیدا یا ڕەبی خوا موفەقی کەی ئەوەیش تەنها کورسی و کولێرەی خۆی دەبێنێ و بەزەی بە میلەتە نایەتەوە تۆ وعدت داوە والله لا يحب الظالمين یا ڕەبی خوا ناوی ڕەشکەیتەوە لە خۆشەویستانی خۆتە یا ڕەبی خوا ڕوڕەشی دنیا و قیامەتی کەی یا ڕەبی خوا ئەو ئەنفالانە ڕوحیان بە بەهەشتی بەرین شاد بوو بێ جەزای کە سوکاریان بدەیتەوە یا الله یا الله یا الله یا شافی شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا کەسانێکی زۆر داوای دوعای خێریان لەم دەستە بەدەست نوێژانە کردووە لە ناخی دڵەوە دوعایان بۆ بکەن یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت دڵ بە خەمەکانمان خۆشکەی منداڵەکانمان ساڵحکەی یا ڕەبی خوا بێماڵ و بێگۆڕمان نەکەی یا ڕەبی خوا بێماڵ و بێگۆڕمان نەکەی خوایە منداڵەکانمان تووشی ئەو مەئساتانە نەبنەوە یا ڕەبی خوا ڕەحم بەو ژن و منداڵی فەلەستینیش بکەی بەو ژن و منداڵە مەنکوبەی غەزەش بکەی خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە اللهم إنا نسألك الجنة وما قرب إليها من قول أو عمل ونعوذ بك من النار وما قرب إليها من قول أو عمل اللهم فرج هم المهمومين ونفس كرب المكروبين واقض الدين عن المدينين واشف مرضانا ومرضى المسلمين برحمتك يا أرحم الراحمين آمين آمين والحمد لله رب العالمين